دایە سەعدیە بە دیاریکراوی تەمەنی 76 ساڵە لە کاری دەستڕەنگینی بەردەوامە. ئەوە خۆی دەڵێت دەستی لەگەڵ گوڵ و ناخی لەگەڵ ڕەنگەکاندا تێکەڵ کردووە. لەگەڵ ئەوەی تەمەنی هەیە بەڵام دەزوو قولاپەکەی دەستی ئێستاش هەر ئیش دەکەن. لە مناڵی و هەتای سەدەسم کردوە بەشت وەختێ ئاسنووشت نەبووە من گوێرەوەم چنیوە بە پەلی مریشک گوێرەوەی پیاوانە بە پەلی مریشک پەلەکەم لێ کردووەتەوە بۆ بە ساقەکە گوێرەوەم پێچنیوە. دوای ئەوە کردومە تەشی ڕستن بە مناڵ بووگمە وەختێ دەکردومە تەشی ڕستن دوای ئەوە کردومە گرۆڵە بادان دوای ئەوە کردومە ئەمانێ دوای بەرە ئەفێری ئەموو شتێک بووگم هە ئەمانێت هە ئەمانێ. ماڵمان لە ئێران بوو جووتێکم چنی بوو بۆ مناڵێکم مناڵەکەم وا یاری ئەکرد زڕەزڕیان پێوە بوو زەنگوڵێ ژنێک وتی ئەوانە نافرۆشی بە فارسی وتی بیان فرۆشێ با من بیان سێنم وتم داخۆ حەز ناکەم بیان فرۆشم وتی نا دینارێک دەدەمە دیناری وەختە بە 50 تمەنی بوو. دایە سەعدیە ئەو بەرهەمانەی کە دروستیان دەکات هەندێکیان دەکاتە دیاری مەراسیمە جیاوازەکانی ناو کوردەواری و هەر لە هاوسەرگیری و دروستکردنی ماڵێکی نوێ و چەندین بابەتی دیکە دەیان بەخشێت هەندێکی دیکەشیان دەفرۆشێت. ئەو دەڵێ ئەوەی پارەشی پێ نەبێت و حەزی لە بەرهەمەکە بێت بێد و دڵی پێی دەبەخشێت. دێ دەم بە خەڵک و بە هەرکەس بێتە ماڵمە بەشیە دەم و هەرکەس حەزی لێکا پارەی نەبێ بیسێنی هەرەی دەمە و ئەڵێم قێناقا لە ڕێخوا ئەیدەم لە ڕێخوا بەشیە دەم بە خاڵی ناینێرمە ترەمە بووکە و ترە و جلانە خۆم بەدەست دووریمە ئەیان فۆتێنم بەشی خەڵگە دەم ئەیان فرۆشم بەشی خەڵگە دەم ماسەلا ئەبەم بارکانە بۆ خەرکی ئەنێرم بۆ خارج ئەنێرم بۆ خەڵک شتمە لە خارجە لە هەموو وڵاتەکان ئاشتمەیە خەڵک سندوێتی بۆ کەس و کاری ناردوویەتی و خەڵک بەرنامەی بووە ناردوویەتی بەرنامەکەی ناردووە وەکی ئەمە دەمێکە من ئەمەی شانەکەم و ئەو ئێستاش لەگەڵ ئەکسەسواراتە سونەتیەکاندا دەژی ماڵەکەی بە کەرەستەکانیەوە هەر لە وێنەی ماڵێکی قەدیمی و سونەتی دەچێت ئەو بابەتانش کە دروستیان دەکات هەر بەو یادەوەن. ئەتر ئەمان دووری بۆ بشکەی مناڵ ئەماندا بە ملی مناڵە لێفڵێ ئەمانوت لێفێ بەم پەڕوانێ هەموو کەسی جەوسە لێقەیە نەبوو یعنی ئەگە کۆنێت بووایە هەر ئەمان دووری خاسمانە کرد دەسرازە و ئەوانە و ئەم قۆچکانێت ئەمە دەسووری ئەوسایە ئەم کڵاوانێ بەمانوت قۆچکە ئیستا کردیان شلە کڵاو کردیان کڵاوە قوجێ ئیسا ئەو دەسوورە نەماوە ئەو هاجلە بدووری ئیسا من ئەم قەیمیانە ئەەکەم ئەمە بەدەزەیان دوورم بە خۆچمەیان بڕم ئەم جلانە جلی خۆم نەتوانم ببڕم جلیانی حەچی ئیشێک بێ مەحتەل نابم بۆی. سەعدیە حەبیبەڵڵا خەڵکی گوندی بەڵخەیە لە ناوچەی هەورامان. ئەو دەڵێ بەرهەمەکانی لە عێراقەوە تاوەکو ئەوروپا لەلایەن خەڵکەوە و لەسەر خواستی خۆیان بۆیانی دروستکردون و بردوویانە. ئێستا جگە لە کارە دەستڕەنگینیەکەی کارەکانی ماڵەوەشی پەراوێز نەخستووە دەڵێت هەموو ڕۆژێکی نوێ شتێکی نوێ فێر دەبم. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.